تەنها پرۆژێنە بەڵکو چەند پرۆژەیەکی دیکەی ڕێگاوبان لە کاردان مەبەستمە گفتوگۆی زیاتری لەبارەوە بکەین دیارە لە ئیدارەی سەربەخۆی زاخۆ بەڕێز بەشار ماویە سعید بەڕێوەبەری نۆژەنکردنەوە و پاراستنی ڕێگاوبان لە زاخۆ لەگەڵ مەکاک بەشارم کاتت باش زۆر سپاس کە میوانی کوردستان 24 دوایەوەی کە ئیدارەی سەربەخۆی زاخۆ ڕاگەیەنرا پێمان بڵێ کە ئێستا ڕێگاوبانەکان چۆنن لە سنووری ئیدارەی سەربەخۆی زاخۆ. ڕێز و سڵاو بۆ هەوا و هەمی بینانیان ڕێزدار سوپاسی هەواتکەم بۆ وێ دەرفەتێ طبعا نسبەت پرۆژێ جۆساییدێ ئیبراهیم خەلیل باچی کە پێشتر ئێوە بەحث کرد پرۆژێکی ئستراتیجیە ئیدارە سەربەخۆوە زاخۆوە ژوان پرۆژایە ڕێزدار سەرۆکی حکوومەتێ کەک مەسرور بەرزانی بەرێ بنیاتی ژێڕەدانی ئەف پرۆژە گەلێک گرنگان کەوتە دەرگەیەکی سەرەکی سنووری ئیبراهیم خەلیلدا و هەر کەسێکی سەردانە هەرێمە کوردستانی بکە چ وەک سەردان یا وەک کارێ بازرگانی یان وەک تۆمبیلێن بازرگانی دێتناوی پرۆژەی ڕەدەرباز بە و پرۆژە دەبێتە ڕوویەکی شارستانی بۆ هەرێمە کوردستانی بگشتی و ئیدارە سەربەخۆوە زاخۆ تایبەتی ئەو پرۆژەژی تاوان 3 کیلومتر و 600 دو ساییدە هەر ساییدێکژی 3 تۆمبیل کارن هاتوچۆنێ سەر بکەن و پشتی تەمامبوونەوی پرۆژەیی هەمی ڕێک ناوبەرە ئیدارە سەربەخۆوە زاخۆ و دەورێ دیە هەرێمە کوردستانێدا دەبنە جۆ سایت و ئێک سایت نامینە و پرۆژەژی کوژمێ 18 ملیارە ژای حکوومەتە هەرێمە کوردستانی بە هاتیە دابینکردن و ژای کۆمپانیا کابین گرۆڤەتێتە جیبەجێکردن و ڕێژە ئەنجامدانێژی تقریبان 40 سادەیە حالیە دەمەگی نێزیکدا دەکەوێتە خزمەتە خەڵکیدا بەرێ بەرێ ماوەی تاوابوونی پرۆژەکە چەنە چەندێکی ماوە تاوا ببێت وەکو پلان 18 مانگ بۆ هاتیەدانە بەس ئەموێ باوەڕێنە پرۆژە زووترش دەمێخواێتە جیبەجێکردن یعنی وەکو پلان دە مانگانە پرۆژە بکەوێت خزمەتە کارتێک بازرگانی و هاوڵاتیادا و خەڵکی دەڤەرێدا و هەمی دەرە سەربەخۆوە زاخۆ هەمی هەرێمە کوردستانی بەڵێ باشە کاک بەشار ئێستا چەند پرۆژەی دیکەی ڕێگاوبان لە سنووری ئیدارەی سەربەخۆی زاخۆ لە کارکردنان وەک ئیدارە سەربەخۆوە زاخۆ و ڕێڤەبەریە سەغبێری و پاراستنە ڕێک و پرا پلانێن باش هاتینە دانانش بۆ خزمەتکردنا کەرتێ ڕێگاوبانە ئیدارە سەربەخۆوە زاخۆ وەک پلان مەهەنەش بۆ پلانێک گەشەپێدانە هەرێمە پلانێەوە بەرهێنان کوگرێدای بوزارەتێ وەنە و حالیانجی ئەمجی وەک ئیدارە سەرپێشینە مانگانە بەردەوامن سەر چێکردنا ڕێکە هەم وەک سەربێری هەم وەک ڕێکت گوندا کو نێزیکی ڕێکت 10 گونداش لای مەوە هاتنە سەخبێرکردن و خۆشکردن و ڕێکێکە سەرەکیژی کو ڕێکە تاوکی گۆفکێ کو نێزیکی 20 گوندات کەوێتە سەروێ ڕێکێ ئەوژش لای مەوە هاتیە سەخبێری و حتان و کەژی کار سەر بەردەوامە پلانێن باش هەنە بۆ ئیدارە سەربەخۆوە زاخۆ ژلوێ ڕێکاوە و ئەمژیل ئەنتظارە هەندێنە و بجا هەرێمە کوردستانی بێتە پاسەدکردن و ئەف پرۆژە هەمی بکەونەت کارە و خزمەتە هاوڵاتیەدا بەڵێ ئەتوانی باسی هەندێک لەو پرۆژانەمان بۆ بکەی ینی پرۆژەکان چی دەبن پلانی ئەوە چییە بۆ داهاتوو لە بواری ڕێگاوبان زیاتر ڕوودەکەنە کام ڕێگایەنە بەێ زۆر پلان هەنە وەک ڕێکا ئەوا چدە دەواازی سەرەکی پێشابورێک و جۆ سایی دەگا هەروەسا پرا پێشابورەیە ڕێکە سەرەکی ئەوەش باتوفە تێتە بۆ هیزاوە نوکە حالیان ئەفریقا ئەوەش ئەو پارچێ مایی شوێ ڕێکی قۆنا بۆ سێ قۆنەقا هاتیە دا بەشکردن و بێنە چێکردن و هەروەساژی هەمی ئەفریقێ دی ئەوێت لاوەکی و یە سەرەکیژی چۆنت ناف پلانێدا کو بێنە سەخبیرکردن و خۆشکردنش بۆ هاتوچۆنە هاوڵاتیە و مە پلانژی هەنە کو نێزیکی پتری 6 گونداش پلانی مەی داهاتوو مستەفید بن زەخبیرکردن و چێکردنا ڕێکی وان گونداڕە بەڵێ کاک بەشار ئەی لەبارەی نۆژەنکردنەوەی ڕێگاوبانەکانەوە دیارە بەشێک لە ڕێگاکان بەهۆی هاتن و چوونی ئۆتۆمبیلە بار هەڵگرەکان و ئۆتۆمبیلە گەورەکان تێک دەچن ساڵانە ئەو ڕێگایەنە لە پلانیەوەدایە کە چاکیان بکەنەوە نۆژەنیان بکەنەوە تأكيد يعني كاري نوجنكرني وسخبيركرنا ريكاج لايمة بردوامة سرپێشینە مەیە مانگانە هەر ڕێکێکە تێک بچێت زووترین دەم لژنێ سەخبیریە لەسمەیە هەنە سەردانە وان جیهاتکن و سەرپێشینە مەیە مانگانە ئەو ڕێکە تێنە سەخبیرکردن زۆر باشە
بودجەی پێویست لە بەردەستە بۆ جێبەجێکردنی ئەو پرۆژانی کە ئێستا باست کردن؟ ئەو پروژانە وەک من پێشتر ئاماژە پێکردی وەکو پێشینە مانگانە کارێمە بەردەوامە ژوێ سەختبێریکردن و خۆشکردنا ڕێکاوە وەکو پلانژی هەمی هامادەکاری و حاضری هاتنەکردن ئەم ژی انتظارە هەندێنە و بجا هەرێما کوردستانی بێتە پاسەکردن و ئەم پروژە هەمی بکەونە دوارێ جیبەجیکردنێدا و خزمەتە هاوڵاتیەدا. بەڵێ زۆر سپاس دەکەم بەڕێز بەشار مەعاویە سەعید بەڕێوەبەری نۆژەنکردنەوە و پاراستنی ڕێگاوبانەکان لە سنووری داری سەربەخۆی زاخۆ. دەستخۆش.